کە پێغەمبەری خوا دەفەرمێت داو مەڕضاکم بسەدەقە، چارەسەری نەخۆشیەکانتان بکەن بە خێر، بە سەدەقا، بە بەخشین، بە پیاوەتی، بە مردایەتی. ئەلەم شارانە ئافرەتێکی بەنگلادیشی ئەوانەی خەڵک دەیانهێنێتە ماڵی خۆیان بۆ ئەوەی بەکریان دەگرن، ئیش و کاری ناو ماڵیان پێ دەکەن. ئافرەتێکی بەتەمەنیش لاقی لەدەستدا بوون لەسەر ئەو عەرەبانە و کورسی و پاسکیلا هاتوچۆیان پێ دەکرد، نەدەتوانی هەڵسێن. سێ چوار کوڕی وەک خۆتانی بەڕێزی هەبوو، ئەو بەنگلادیشە ئافرەتەیان بۆی هێنایە ماڵەوە، عەقدیان لەگەڵ کرد هەتا 4 ساڵ، تا 4 ساڵ بمێنیەوە، ناوە ناوە سەردانی وڵاتی خۆت بکەی و بێوە، کەم کەمە عەقدیان لەگەڵ کرد. ئەو ئافرەتەیە دەڵێ کە لەسەر کورسیە و لاقی لەدەست داوە، دەیگوت شتێک سەری منی سرم سوڕما بوو تێیدا دەربارەی ئەو ئافرەتە بەنگلادیشیە. ئاوا ڕۆژی جارێ دوو جارێک ئەو ئافرەتە دەچۆ حەمامەوە، سەعاتێ بۆ 2 سەعات تەخیر دەبوو نەداهاتەوە دەرێ. نیش پێم سەیر بوو بۆ ئێندا دەمێنێتەوە لە حەمام. تی منیش ڕۆژێکیان بە نهێنی دوای کەوتم، تم بزانم چی دەکا لە حەمام، کە بە نهێنی چاودێریم کرد. ئەو ئافرەتە هەمومان ساحەبی خوشک و دایک و ئەوەین، وتی شیری چاوم لێ بوو، مەمکەکانی هێنا بۆ دەرێ، وردە وردە شیری لێ دەتکا و شیری دەچۆڕان. تێمیش پێم سەیر بوو. تیکە تەواو بوو، وتم وەرە لێم حاڵیکە، تۆ بۆ وا دەکەی، ئەو شیرە بۆ وا دەڕێژی، ئەوە چی توش بۆ و تووشی چی بۆیە؟ تی بۆ خۆت دەزانی من خەڵکی بەنگلادیشم، تەقریبەن هەفتێک دەبوو منداڵم بوو، یەکەم منداڵیشمان بوو. ئۆڤەرێ شتێک دەرچوو کە ناوم دەرچوو بۆەوەی بێمە ئەو وڵاتەوە. مێردەکەم وتی تازە منداڵمان بووە، فڵان کەس ئەگەر بچی ئافرەتیان پێدەوێ، ئەگەر بچی بۆ ئێمە زۆر باش دەبێ، خۆ ئەگەر نەچی باری داراییمانت ئاگان لێ، وەزعمان زۆر خراپ دەبێ. تی 1 هەفتە بوو ئەو منداڵم بوو بەجێم هێشت. ئێستاش ئەو شیرە کە دەڕێژم دەترسێم تووشی نەخۆشی بم و تووشی گرفتێکی ناو جەستە و تەندروستیم تێکچێ، بۆیە وا دەکەم. ئەو ئافرەتەیە کە نەخۆش بوو بانگی کوڕەکانی کردەوە، تی لە هەر شوێنێکن، هەر سێکتان، هەر 4تان، چەند کوڕم هەبوو، تی هەمووتان بەپەلە وەرنەوە ماڵەوە. هاتەوە تی ڕۆڵەکانم، ئەو ئافرەتە بەنگلادیشیە، خوا یەکە و نابێ بە 2، گەردنتان ئازا ناکەن. ئەوەی ئێستا دەیڵێم ڕێک جێبەجێ نەکەن. تیان چێدایە؟ تی ئەو ئافرەتە ڕاتب و مەعاش و حیسەی خۆی 4 ساڵ هەر هەمووی بۆ کۆکەنەوە. ئێستا بیدەنێن، بڕۆن لە تەیارە، بیبەن بۆ مەتار، سواری تەیارەیکەن، ڕێک دەینێرنەوە ماڵی خۆی، هیچی ترم لێوە ناوێت. ڕێک کوڕەکانیش لەخوا بە زیادوی گوێڕاڵی دایکیان بوون و ڕێک بۆیان جێبەجێ کرد و ئەو ئافرەتیان بەڕێکتەوە بۆ لای منداڵەکەی خۆی. ئەو ئافرەتە نەخۆشەی ئێرەی کوردستان دەڵێ پاش 2 شەو ئەو ئافرەتە بەنگلادیشیە هاتە خەومەوە، چاوم لێ بوو لەوێەوە منداڵەکەی لە باوەشدایە، شیری مەمکەکانی دەداتێ و دوعام بۆ دەکات. دی لەو کاتەدا منیش لە خەوەکەم بەخەبەر هاتم بۆ نوێش، کە هەڵسام ویستم بانگی کوڕەکانم کەن یارمەتیم دەن نوێشکەم. ئاوا خۆم تۆزێ هێدی بەرز بوومەوە کە ئەنەما قەتم ئازاری لاقان نەبووە، خوا ڕێک شیفای بۆ ناردم. بۆیە جا پێغەمبەری خوا دەفەرمێت داوم مەڕضاکم بسەدەقە،
نەخۆشت هەیە سەدەقەیە بکە، هیچت نییە پارەی زۆر ببەخشی، ئەک دەنکە خورما یەک سێتا ئاو کاکە قسەت خۆش بێ ڕوود خۆش بێ ئەوەی لە تواناتایە ببەخشە. بۆیە عەلا کولی موسلیمین ناڵێ عەلا کولی نازانم دەوڵەمەندین، عەلا کولی موسلیمین لەسەر هەموو موسڵمانێ پێویستە ببەخشێ، پێویستە مەردایەتی هەبێ، پێویستە پیاوەتی هەبێ. بۆیە قسەی کۆتایی ئەگەر ڕێگەی چوونە بەهەشتان دەوێ ئەو ڕێگەیە هەیە. عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێ الصلاة يوصلك إلى نصف الطريق. ئەو نوێژە دەمانبات هێدی هەتانیوەی ڕێگا بۆ کوێ دەڕۆین؟ بۆ بەهەشت. عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێ ئەو نوێژە دەمانگەیەنێتە نیوەی ڕێگا. اینجا فەرمووی الصوم يوصلك باب الملك. ئەو ڕۆژوەی ئێستای ئێمە هی ڕەمەزانیش دەمانگەیەنێتە بەردەم قاپی و دەرگای ئەڵڵا. ئەی خۆ دەرگا نەکراوەتەوە ئێستای باش بە نوێژ و بە ڕۆژوو هەتا کوێ ڕۆیشن بەر دەرگای باش. اینجا پێغەمبەری خوا دەفەرمێ الصەدەقە تودخلك عەلەیه، ڕێک سەدەقەیە بکە دەرگای بەهەشتت بۆ کراوە، خوا داخلی ناو بەهەشت دەکات.